دواکەوتنی موچە لە 2 مانگ زیاتر نزیک دەبێتەوە و هێشتا حکوومەتی هەرێم چاوەڕوانی بەغدایە تا 320 ملیارەکە بنێرێت و ئەو کاتە بە لێبڕینەوە دابەشی بکات. مامۆستایەک دەڵێت لەوەتەی هەیە ئەم حکوومەتە بەڵێنی ناڕاز بە خەڵکی دەدات و هیچ کات نەیویستووە و نایەوێت ژیانی خەڵکی باش بکات. لە هەر شوێنێکی دنیاە ئەم دەسەڵاتە هەبوویان نمونێ ئەم دەسەڵاتە ئەبوو خۆیان چۆڵیکەن ئەبوو خۆیان وازبێنن ئەم دەسەڵاتە بەردەوام بەڵێنی درۆ بە خەڵکەدا بەردەوام وعدی درۆ ئەدا بەردەوام پەیمانی درۆ ئەدا بەداخەوە یعنی ئێمە گاڵتە بە ئاغاکەین جاری وا هەیە هەیە لە بەرپرسان ئەڵێن ئێمە بە 50 ساڵ لە پێش بەغداوین بەڵام ئێمە چاوەڕوانین بۆ موچەیەکی لێبراو کە لە سا 20 لێبڕێ بەغا پارەکەمە ببنێرێ کەواتە ئەمە شکستی ئەم دەسەڵاتەیە. بەشێک لە هاوڵاتی و موچەخۆران دەڵێن تاوانی خەڵکە ئەم دۆخە لە دەسەڵات قبول دەکەن بەو پێی کاتێک پاشەکەوتی موچە سەپێنرا لیان قبول کرا بڕینی سەدا 21 موچە دیسان قبول کرا لە زستاندا موچەی هاوین و لە هاویندا موچەی زستان دەدرێ کەچی هەر قبول دەکرێت. خەڵکی ئەبێ لێیان قبول نەکات ئەمانە یعنی یەک چارەسەر هەیە ینی بە کورت و پوخت من لەگەڵ ئەوەیە یعنی بە کەمتر لە هەڵوەشانەوە و ڕۆشنی ئەم برادرانە ڕازی نەبێت ینی شەرمە مامۆستا فەرمانبەر هاوڵاتی داوای ئەوە بکە موچەکەم کووە موچی مانگی 4 کاکێسێمە لە مانگی دێن ئێستا من گەشتمە دەو قەنەعاتە هاوڵاتی ینی سەرجەم دەسە گروپەکان ئەبێ داوای ئەوە بکەن کۆتایی بە دەسەڵاتی ئەم برادرانە بەدایکی پارتیکێسە گۆڕانیشان لەگەڵایە. مامۆستایەکی دیکە دەڵێت خەڵکی تاوانی چی بوو لە دوای ڕاپەڕینەوە ئەمانەی بوو بە تووشەوە ئێستا بوون بە مۆتەکەی ژیانی خەڵکو و ژیانیان لە هەمووان تاڵ کردووە. لە ڕاستی ئێمە وەکو هاوڵاتی کەم تەرخەم بووین کە ڕازی بوون بەمانە و لە دوای ئینتیفاضە هەستین ئەمانە کە نەختێکیان شایستەی ئەو بوو دادگایی کرێن ئێمە هەروە کردمان بە پرسی خۆمان ئێمە کەم تەرخەم بووین لەوەیە بەڵام مجریم نەبوون وەکەوەی کە ئەم حکومەتە بە چاوی دوژمن سەیرمانەکە بە چاوی ئەوەی کە ئێمە وەکو تەسەور کە وەکو دوژمنی خۆی سەری ئەم میلەتەکە بەم هەموو چەوسانەوە بردی بە دەبە 12 و 5 بە 6 و مەڵک فرۆشتنی خەڵکو و خواردنی ئیمتیازاتەکانی خەڵکو. موچەخۆرانی هەرێم بۆ داواکردنی مافەکانیان ڕێگە نەما تاقی نەکەنەوە خۆپشاندان و گردبوونەوە مانەوە لەسەر شەقام و دەیان هەڵوێ سوڕێگەی دیکە بەڵام هیچ کامیان بەگوێی دەسەڵات نەگەیشت. زۆرێک لە هاوڵاتی و موچەخۆران دەڵێن دەبێت دەسەڵات لە تووڕەیی و برسێتی خەڵک بترسێت. کوردەواریش جوانیان وتووە پەتی زوڵم و ستام لە ئەستوریدا دەبشڕێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.